ماوەی 2 ساڵە هەرێمی کوردستان پرۆژەی بودجەی نییە و بۆ هۆیە داهات و خەرجیەکانی هەرێم بەناڕوونی ماوەتەوە و نازانرێت هەرێم لە ماوەی ئەو 2 ساڵەدا چەند داهاتی هەبوو و چەندی خەرج کردووە. ئەگەرچی پرۆژەی بودجە پلانێکی سەرەکی حکوومەتە بۆ چۆنێتی دابەشکردنەوەی داهاتەکانی وڵات بەسەر کەرتەکانی بەگەڕخستن و جێبەجێکردندا و لەو ڕێگەی حکوومەت پلاندا دەڕێژێت کە لە ماوەی ساڵێکی داراییدا چۆنە و داهاتانە دابەش بکات. بەڵام ماوەی 2 ساڵە هەرێمی کوردستان لەو پلانە بێبەشە و پەرلەمانتارانیش بە هۆکارێکی سەرەکی بۆ بەهەدەردانی داهاتەکان بە تایبەت داهاتی نەود ناوی دەبن. حکوومەت بەبێ پرۆژەی ئاسایی بودجە وەکو لاشەیەکی بێسەر وایە و زۆرترین گەندەڵی و بەهەدەردانی تیاکاتایە ئەنجومەنی وەزیران ڕاستە و خۆ بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ڕای گەل کە پەرلەمانە بۆی کە و پرۆژەی ئاسایی کە پەسەندی بکە بەداخەوە هیچ شەفافیەتێک بۆ هۆیەوە لە بودجە هەرێمی کوردستانە نییە. پسپۆڕانی ئابووری پرۆژەی بودجە بە یەکێک لە گرنگترین پێداویستیەکان دادەنێن بۆ بەرچاوڕوونی حکوومەت لە چۆنێتی خەرجکردنی داهاتەکان و نەبوونیشی بە هۆکارێکی سەرەکی دادەنێن بۆ دواکەوتنی ئابووری دەوڵەت و بەهەدەردان و دیارنەمانی پارە. پێشیان وایە هۆکارێک لە هۆکارەکانی قوڵبوونەوەی قەیرانی دارایی هەرێم نەبوونی پلانە لە چۆنێتی بەرەنگاربوونەوەی قەیرانەکە کە دەکرا لە پرۆژەی بودجەدا ئەو پلانە هەبێت. من دڵنیاتان ئەکەمەوە کە دواکەوتنی ئابووری هەبووە لە 100% ئابووریەکەمان دواکەوتووە، بەڵام ئەگەری ئەوەیە کە هەدەردان هەبێت بۆ لەبەرەوەی ئێوەی بەڕێز نازانین ئێمە ڕقەمەکان چەندن بۆ ئەوی بزانین لە 100 چەند خەرج کراوە، 100 چەند دراوە بە موچە، چەند ماوەتەوە لە پارەکە، چەند دراوە بە بەڵێندەران. لە هەموو حاڵەتێک بێگومان ئەبێ پرۆژەمان هەبێت. سەرڕای قەیران و کێشەکان و دابەزینی نرخی نەوت و بوونی شەڕ و لە دەستدانی بەشێکی خاکەکەی، بەڵام حکوومەتی ناوەندی عێراق هەموو ساڵێک لە کاتی خۆیدا پرۆژەی بودجەی خەمڵێنراوی دانا و پلانی لەسەردا ڕشتووە. بەڵام حکوومەتی هەرێم 2 ساڵە بەبێ پرۆژەی بودجە هەرێم بەڕێوە دەبات و دیار نییە لە ماوەی ئەو 2 ساڵەدا بڕی چەند پارەی لە بەغداوە بۆ هاتووە و چەند نەوتی فرۆشتووە، جگە لە داهاتە ناوخۆیەکان و داهاتی خاڵە گومرگەکان کە نازانرێت چەند دەو لە چیدا خەرج کراون. حقەدەوە شتێکی یاساییە مەخصوصە هەبیتن بەس لە هەمان کاتیش باریدۆخی کوردستان خۆ دیارە کە نەتوانی هەتەچی دیارت هەبیتن بێگومان احتمالە زەحمەت بێت و توانی پرۆژەی یاسایی تەقدیم کەی و دەنجیش لەسەر بدرێ و ئەو وەختی حکوومەتیش ملزەم بکەیت پێی کە جێبەجێ بکات. ئەوەی دەتوانی ئەوەیە کە لەوەی شەفافیەت بی لە ڕووی ئەوە بیتن بەیانی مالی تەقدیمی پەرلەمان کەی مسادقە بکرێتن. پسپۆڕانی ئابووری نەبوونی پرۆژە یاسایی بودجە بە هۆکارێکی تری قەیرانی دارایی هەرێم ناو دەبوون و پیان وایە ئەوە ژوای کردو کۆی گشتی داهات و خەرجەکانی حکوومەت لە ساڵانی ڕابردوودا نەزانرێت چەندە. بۆ پێی پرۆژەی بودجە پلانێکە بۆ چۆنێتی دابەشکردنەوەی داهاتەکانی وڵات بەسەر کەرتە جیاوازەکاندا، بەڵام هەرێمی کوردستان 2 ساڵە بێ پرۆژەی بودجەیە. بۆ پێش بێت ئەم هەرێمە 2 ساڵە لە بێپلانیدا بەڕێ دەکرێت. هاوکاریاسین NRT سلێمانی.